ڕێسای حەفدەیەم لە دیدڕوونی هێزی ئیسلام لە سەرخستنی ئیماندارانایە بۆ یەکتری. بزانین ئەم ڕێسایە چۆن. هەموو ڕێسایەکیش لەم ڕێسایانەی دیدڕوونی کە باسی جیهادن هەمووی بەتەکیت هەر لە قورئان و سونەتەوە وەرگیراون، هەروەکو ڕێسا فقهیەکان القواعد الفقهیە کە لە ئەسڵا هەمووی لە حەدیسی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم یان لە ئاەتێکەوە وەرگیرە. لێرە خوای گەورە فەرمێ بۆ ئەم بابەتی هێزی ئیسلام لە سەرخستنی ئیماندارانایە بۆ یەکتری، ئەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. ئەفەرمێ مسلمانان پیا و ژنیان سەرپەرشتیاری یەکتر و خەمخۆری یەکترن، دۆستی یەکترن، لایەنگیری یەکترن، پشگیری یەکترن. هەمویان فەرمان بە چاکە و بەرهەڵەسی لە خراپە ئەکەن و نوێژەکەن و زەکات دەدەن. هەمویان جۆڕاڵی خوا و پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەڵات وسەلام، ملکەچی بۆ فەرمانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرەبڕن. ئەوانە دواتر خوای گەورە بەزەیی خۆیان پێ ئەبەخشێت و ئەیان خاتە ژێر ڕەحمەتی خۆیەوە. خوای گەورە بەدەسەڵاتە و دانایە. هەروەها ئەفەرمێ ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون. هەر کەسێک وەلایی بۆ خوای گەورە و پێغەمبەرەکەی بێ عەلەیهی سەڵات وسەلام، واتە هەموو دۆستایەتی و دوژمنایەتیەکی لەبەر خاتری خوا بێ بە پێی شەرع بێ کە قورئان و سونەتە، هەروەها پەیوەندی خۆی لەگەڵ مسلمانانە لەسەر ڕێساکانی برایەتی دینی داڕێژێ، ئەوانە لە ڕیزی حیزبەکەی خوای گەورەدا دەبن. حیزبەکەی خوای گەورەش بە تەئکید هەرزاڵە بێ. ناوی ناوە حیزبەکە حیزب اللهە و دواییشە فەرمێ هم الغالبون بە جوملەی ئیسمی فەرموویەتی، نەیفەرموو هم یەغلیبون. یەغلیبون کردارە، ئەگەرچی کرداری مضارعە ڕانە بردووە، یعنی تکراربوونەوەی بەردەوامە، بەڵام بە فعل نەیفەرموو کە دووپاتکردنەوەی تایە، بە ئیسم فەرمووی کە صیفەتێکی نەگۆڕە، هم الغالبون. چونکە ئەو ئیماندارانەی بوون بە حیزبی خوا، ئەوانە خوای گەورە قبوڵی کردوون و شەهیدیش بن، هەر سەرکەوتووە بن، چونکە سەرکەوتنی دینەکە بەهۆی ئەوانەوە ئەبێ و ئەوانیش سەرکەوتووە بن. بڕوانە ئاەتی یەکەم ئاەتەکەی تەوبە المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. لەم ئاەتەیە تەئکیدە ئاگادارکردنەوەیە لە گرنگی داڕشتنی پەیوەندی نێوان مسلمانان بۆ پێکەوەنانی ئومەتێک عەقائیدی بە برایەتی دینی کە هەموو دەستە جەمعی شانەدەنە بەر ئەرکە ئیمانیەکانیان کە ئەرچی کۆمەڵکاریانەی هەمویانە. بە فەرمان بە چاکە و بەرهەڵەسی لە خراپە دەسی پێکرد کە لەناو مسلمانان خۆیانە ممارەسە ئەکرێ، چکە جیهادەکەش بەرامبەر تاغوتانی دەرێ ئەکرێ. فەرمان بە چاکە و بەرهەڵەسی لە خراپەکە وا ئەکرێت لەناو مسلمانان خۆیانە تا ڕیزیان پتە و کۆمەڵگەکەیان ڕاست و پابەندی خواناسی بێ. ئەمەش بە کۆمەڵکاریە گەگرێ. ڕاستە یەک کەسێکیش ئەتوانێ بیکە، چونکە یەک کەسێک فەرمان بە چاکە و بەرهەڵستی لە خراپەیەکی بچووکی سەرجادەکەکە، ئامۆژگاریەکە، ئاگادارکردنەوەکە، یەکێک سست بۆ یەکێ پێچەوانەکارانە ڕەفتارەکە، ئەمە توانە نەسیحەتی بکە یا ئەتوانێت تا حەدێ ڕێی لێ بگرێ، ئەدەبی دابدا، بەڵام بە هەموویان یەأمرون بالمعروف وينهون عن المنكر دەستە جەمعی کۆمەڵکارانە وزە وریان خستۆتە گەڕبوون بە هێزێک، ئەتوانن منکەرە گەورەکەش لابن کە حکمی بغیری ما ئەنزەل الله. پاشان چەسپاندنی سزای شەرعی لەسەر ملهوڕەکان، هەر ئەمر بە معروف و نەهی عن المنکەرە، بەڵام بە کۆمەڵ نەمێ ناکرێ. ئەم کۆمەڵکاریە بەکارەش بە پەرتەوازەی ئەندامان و لالوتبوونیان لە یەکتر و دروستکردنی خەت و باڵی جیاواز و دوورکەوتنەوە لە مەنهەجەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناکرێ هەرەکەیان بە پێی دیدی خۆی هەڵوێست وەربگرێ. بۆیە تەئکید و ئاماژە بە سەرپەرشتی و خەمخۆریەکەی یەتەوەلەی هێناوەتەوە، کەلیمەی یەتەوەلە، چونکە وەلای مسلمان بۆ برا مسلمانەکانی کۆمەڵکاریەکە تونند و تۆڵتر و تۆکمەترەکە. بەم دیدە ئیمانیەوە، بەم هەڵوێستە کۆمەڵکاریە کاریگەرتر فەرمان بە چاکە و بەرهەڵستی لە خراپە ئەکرێ. هەر کۆمەڵە مسلمانێک ئەم مەنهەج و ئومەتە عەقائیدیە و حرەکەتکردنە کە فەرمان بە چاکە و نەهی بەرهەڵستیکردنە لە خراپە ئەمە بگرێتە بەر، واتە مەنهەج و جەماعەت و بزاوتەکە، خوای گەورەش بە لوتفی خۆی
هاوکاریە بێ یارمەتیەدا پێگەێنێ هەتا ئەو کاتێکە ئەیکا بە هەنگێنێتە ئاستی حیزبەکەی خۆی و قبولیشانە فەرمێ کە قبولی کردن یەکەمین بەرهەمی قبولکردنەکە ڕەحمەت و بەزەی خوای گەورەی بۆیە ئەفەرمێ ئولائیکە سەیەرحەمهم الله. ئێمە کە چاوەڕێبین خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە و لەو واقعە جاهیلیە قوتارمان کە مرتەدەکان بەسەریانە هێناوین ئەبێ بگەڕێنەوە سەر مەنهەجەکە، ئەبێ بگەڕێنەوە سەر جەماعەتەکە واتە ئومەتە عەقائیدیەکە، ئەبێ بگەڕێنەوە سەر حەرەکەتکردنەکەی ناوخۆمان فەرمان بە چاکە و بەرهەڵستی لە خراپە و هەروەها بانگەوازکردن و گەیاندنی بەلاغە دینیەکە و ڕوونکردنەوەی حدودی سنووری کوفر و ئیمان و بەرپاکردنی جیهادەکەش دەژی ئەو تاغوتانی کە ئەو هەموو حکومە کوفریان بەسەرمانە چەسپاند. ئەنجا خوای گەورە فەرمێ ئولائیکە سەیەرحەمهم الله.